لە دەرسی ڕابردووە باسمان لە نەسەبی پیرۆزی کرد و هەروەها لە لەدایکبوون و گەورەبوون و پاشان کۆچی دواییکردنی باوکی و دایکی و باپیری و هەروەها باسمان لەوە کرد کە گەورە بوو و هەروەها ژنهێنانی کە مابەوە لە لای ئەبوو تالیبی مامی. ئەمڕۆ ئینشاڵە باز لە سەرەتای پێغەمبەرێتیەکەیەکەین عەلەیهی سەڵات وەسەلام هەروەها قۆناغی تری دوایەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەیبینی وا قەومەکەی لەو هەموو گومڕاییەدان عەقیدەیان چەوتە، پەرستنیان شرکە، ڕەوشتیان زفتە، ڕەفتاریان هەر شەراب و قومارە، ئازایەتیان هەر بۆ جەردەیی و شەڕی هۆزگەرایی و تۆڵەی تیرەپەرستیە، خەمی لێ ئەخواردن. لەوە پەژارەدایە گر کە ئەیبینی کۆمەڵگەکەی شیرازە پساوە، بەهێز لاواز هەڵەلووشێ، دارا شانازی بە سەرۆت و سامان و ڕاچەڵک و وەچەیەواکە، نەدار کۆیلە ئەکرێ، گەورە خۆی بە شان و باهوو نەسەبیەوە بە ئەدات و لەو لاوەش زۆر هۆز لە برسانە ڕۆڵەکانی خۆیان زیندە بە چاڵەکەن، ئەمیان کچی بەڕێزە و ئەویان لەبەر شوورەی و چاوشۆڕی زیندە بە چاڵیەکە. ئەیبینی ئەمە کۆمەڵگە نییە، زەلکاوە، بۆ گەنی ئەم نزمی خۆپەسەندی وستەم و بێدادیە زۆنگاوە، هەموو سیفەتێکی ماقوڵ و پیاوانەی ڕەسەنی ژیر هەر ناوە، زۆر بە دیقەت نەبووی تایە جوامێری و سەخاوەت و ئازایەتی و سەربەستی پیاو ماقوڵانت نەدەدی. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئاهی هەڵە کێشا تەمەنای شیفای کۆمەڵگەکەیە کرد، خۆزگەیە خواست کە خوای گەورە بە لوتفی خۆی لەو بۆ گەنیە دەریان بێنێ. بۆیە زۆر جار لەم دیمەنە ناقۆڵانانە دوورە کەوتەوە، تەشریفی بردە جەیەکی دوورتر لەوان، با بۆ ماوەیەکیش بێ تا ماوەیەکیش بێ خۆی گۆشەگیر بگرێ و لەو حاڵ و بار و دۆخە کە لە ناخیا تووشی خەفەتیە کرد دوور کەوێتەوە. زۆر جار لە خەڵۆتگایەکی کەنارە لەگەڵ بەزەینی دڵی دابین و هەستی کڕ و بیری قوڵ و دیدی دوورەوە سەرنجی ئاسەواری دەسەڵاتی خوای کردگار و پەروەردگاریەدا. دڵی گەورەی هێندەی تر پڕەبوو لە باوەڕ و قەناعەتی ڕەها و بە دانایی و بە توانایی و بە پەروەردگارەتی و کردگارەتی خوای تاکوتەنها. تا ڕۆژە کە ئەو لەو سکوونەتی ئەشکەوتی حەڕادا بوو، لە دەریای قۆڵی سەرنج و کۆڵینەوەی 40 ساڵی خۆیا بوو، لە ئەشکەوتی حێڕا کە زۆر جارە چوو ئەوێ خواپەرستیە کرد و بە تەنها ئەمایە. لەو سات و لەحزانەیە لەو تەنهایەیە جوبرەئیلی لێ پێیا بوو، فریشتەی پێغەمبەری خوای گەورە کە پەیامهێنەرە بۆ پێغەمبەران، هاتە لای ئەموو پەیامی بۆ هێنا و مژدەی پێغەمبەرێتی پێدا. باشترین و ڕاستترین ڕیوایەتی ئەو ڕۆژ و ساتە ئەوەیە حەدیسەکەی ئیمامی بوخاریە کە لە دایکە عایشەوە جێڕێتەوە کە فەرموویەتی یەکەم دیاردەی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بینینی خەونی ڕاست بوو. هەر خەونێکی دەدیت وەکو سپێدەی بەیان دەهاتەتی، چۆنی لە خەونەکەدا دیبوو ئاوە بە حەقیقەت ئەیبینیەوە. اینجا حەزیە کرد بچێتە ئەشکەوتی حەڕا کە لە چیایەکی نزیکی مەککە بوو، ڕۆڕووی کەعبە بوو، ئیدی لەوێدا چەندین شەو بۆ خواپەرستی دەمایەوە و زاد و خۆراکی ئەو شەو ڕۆژانەشی لەگەڵ خۆی برد. کە خۆراکی تەواوە بوو ئەهاتەوە لای خات و خەدیجەی خێزانی و هیتریە برد تا ئەو ساتەی حەقی بۆ هات، واتە وەحی بۆ هات. ئەوە بوو جوبرەئیل هاتە لای و پێی فەرموو بخوێنەرەوە. ئەیویست بەم فەرمانەی سەرنجی بۆ دواتر ڕاکێشێ. ئەمیش فەرمووی من خوێنەوار نیم. ئەوجا جوبرەئیل باوەشی پێتا کرد و توند بە سینەی خۆیەوە گوشی و بەرەڵای کردەوە و پێی فەرموو بخوێنەرەوە. ئەمیش هەر فەرموویە من خوێنەوار نیم. تا 3 جار ئاوای لێ کرد و ئینجا فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. واتە بەناوی ئەو خوای خۆتەوە بخوێنەرەوە کە دروستی کردووە، ئەوی کە مرۆڤی لە خوێن پارەیەک دروست کردو. بەناوی ئەو خوا بەڕێزەوە بخوێنەرەوە کە پێنووسی فێر کرد کە ئەو شتانەی فێری مرۆڤ کرد کە نەیدەزانی. ئەوجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە دڵە کوتێوە تەشریفی هێنایەوە بۆ ماڵەوە، تا هاتەوە ژوورەوە بۆ لای خەدیجە و فەرمووی دامپۆشن، یعنی جێم بۆ ڕاخن و با ڕاکشم.
خێرا جێیان بۆ ڕاخست و دایان پۆشی تا هێدی بۆ اینجا هەواڵەکەی بۆ خات و خەدیجەی خێزانی جێڕایەوە. ئەویش دڵخۆشی دایە و پێی فەرموو مژدە لێبێ، بەخوا قەسەم خوای گەورە پشتت تێناکات و ئێهمالت ناکە، تۆ بەدەم خزمانتەوە ئەچی، ڕاستگۆی کۆڵی هەمووانت بەسەر شانەوەیە، یارمەتی لێ قەوما و ئاتاجانە دەیت، ڕێزی میوانانەگری، هاوکاری هەموو کەسێکەکەی کە تووشی چۆرە وەریەگە بێ. پاشان بردی بۆ لای وەرەقەی کوڕی نەوفەلی ئامۆزایی. وەرەقە لە سەردەمی جاهیلیەت یابوو بوو بە مەسیحی، دەیزانی ئینجیل بخوێنێتەوە، کابرایەکی پیر بوو، چاوەکانیشی چۆر بوون کە خات و خەدیجە هەواڵەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ وەرەقەی ئامۆزای جێڕایەوە. وەرەقە ڕووی کردە پێغەمبەر صلی الله عليه وسلم و وتی ئەمە هەر ئەو فریشتەیە کە هاتبوو بۆ لای موسا، خۆزگە زەمانی گەنجێتیم دەبوو، خۆزگە بە زیندویی دەگەیشتمەوە ئەو زەمانەی قەومەکەی خۆت لە شار دەرت دەپەڕێنن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من دەرەپەڕێنن؟ وتی بەڵێ تۆ، چونکە کەس ئەم پەیامەی فریشتەی بۆ نەهاتۆ و قەومەکەی دەریان نەپەڕاندبێ. هەر کەس ئەم وحی بۆ بێ قەومەکەی دوژمندارێتی یەکەن لەسەری. خۆزگە تا ئەو زەمانە ئەژیام و تا ئەو کاتەی بانگەوازەکەت تەشەنەیە کرد، جا ئەو کاتە زۆر سەرڕاستانە پشتمە گرتی. وەرەقەی کوڕی نەوفەل دوای 3 ساڵ لەو کاتە کۆچی دوایی کرد و بە مسڵمانێتی لە مەککە دفن کرا. ئەمە سەرەتای ئەو ڕیوایەتەیە کە بوخاری ڕیوایەتی کردو.